سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی کەناڵی سلێمانی خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی ئێواری سلێمانی لەگەڵتان شاد دەبمەوە ئەزیزانم بۆ ئەم بەرنامەیە خاتوفێنکم میوانداری کردووە کە بەڕێزیان ئەکتەرن ئەمەوێت پرسیاری لێکەم لەسەر ئەزمون و کارکردنی و چەند ساڵە ئەو پیشەی هەیە فێنک خان بەخێر بێ زۆر سپاس مەمنونم بەخێر بێ سەر چاوان ئەگەر وەکو ڕێڕێک بۆ بچینە ناو بابەتەکانمانەوە لە کێکەوە دەستە کردو بە کاری هوەری چۆن بۆ ئەو بڕیارەدا بچیتە ناو دنیای هوەرەوە واللهی من وەکو خولیایەک طبعا ئێمە کە یەنام ژیانەوە هەر کەسەی خولیایەکمان هەیە من جگە لە خولیای دەزڕەنگینی و نووسینی شعریش زۆر بۆ ئەکتەریش حەزم کردووە شاریش نووسی بەڵێ زۆر باشە حەزەکەم لە بەرنامەکەی شارێکمان بۆ بخێنیتەوانێ ئەگەر لات بێت واللهی بەسەر چاوەکانم خۆش بێت لە درێژی بەرنامەکەی بەسەر چاوەکانم ئیتر لەگەڵ ئەوەشا من بەردەوام چونکە من لەوانەیە لە تافەی خۆما زۆر مایان هونەرمەندن ئەکتەرن یعنی هەم گۆرانی ئەڵێن شاعیر و هەم ئەکتەریشیانتیایە منیش وەکو خولیایەک حەزم کردووە و من لەگەڵم ستافە جوانەشا کە کاگڕێبوار و ئەم ئەکتەران بەڕێزانی تریش لە 2009ەوەش دەستم کردووە بە بەشداریکردن لەم فلیمانەیە زۆر باشە هەر بە خێزانی تۆ هەمویان هوەرین بووە تۆژە خولیان واللهی بەڵێ وەکو خاڵەکانم وەکو مامەکانم وەکو پرزاکانم زۆر بەیان ئەکتەرن و زۆربیان گۆرانی بێژن شاعیرمانتیە خەڵتادەعی زۆر حەزیان بەکاری هوەری بۆ بەزیتر هەرێکی لە بواری خۆیان هەر سەرکەوتوو بن پێما بێت تۆ لە گروپی هوەری خێزانیش ئەندامی وایە لە ڕێگەی ئەو گروپەوە تۆ دەست کردو بەکاری ئەکتەری وڵی پێشتریش بڵێ زۆربیانم ناسیوە تەوانستا هەمویان هەر ئاوڕێی ئازیز و خۆشەویستن و نزیکی خۆم بوون بەس جگە لەوانش من خاڵی خۆمی تایە و زۆربەیوانی تریژر هاوڕێی نزیکە من و بەردەوام کە سەیری فلیمەکانم کردووە و خولیایەکی خۆشم بووە بەڵێ ئێستا لەگەڵیانە ئەندام و لەگەڵیشانە بەشداریەک چەند ئافرەتن لەو گروپەیە؟ واللهی وەکو من تێکەڵیان بم زۆرن یعنی ئێمە ئەکتەرەکان هەردوو ڕەگەزیتیایە بەڵامی تر ئافرەتیشمانتیایە بەڵێ من زۆر خۆشحاڵیشم لەبەرەوەی ساڵانێک بوو ئافرەت نێتوانی بە هیچ شێوازێ ینی بێتە هیچ بوارێکەوە کە دەربکەوێت لە کەناڵەکانەیە لە فلیمەکانە بەشداری بکات یاوەکو شتێک بنووسێک ئیشێ بکە بەڵام سوپاس بۆ خوا ئێستا بەرەو پێش چوون و ئافرەتیش شان بەشانی پیاو لە هەموو بوارەکانە بەشدارە باشە فێنەخان بەسێکم لەو بۆ بکەیت وەکو ئافرەتێک کە دەستت داوەتە ئەو کارە هیچ قورساییەک هیچ بەرەنگاریەک ڕوبەرتەوە بێتەوانن لە کارەکەتە واللهی کەوا بکات وەکو پیاوێک نەتوانیت حڕیاتی خۆ دووەربگری لە پیشەکەتە توانە و تاقی خۆتی تیا سەرف بکەیت وڵی وەکو پێم وتی ئێمە کوردین لە ناو کوردیشە ئەومان هەرتیایە بەڵام مەبێت تۆ نەڕوخیت چونکە هەمیشەکە تۆ هیوایەتێکت هەبوو ئیشێکت کرد نابێ بترسیت نابێ بڕوخیت نابێ عنی ڕاستە قسە ئەکرێ ڕەخنە ئەگیرێ بربەزیێتە ڕێگات بەس تۆ ئەگەر حەزت بە شتێ کرد ئەبێت تۆ پشت بە خۆت بەستی و نابێت گوێ بۆوانە بێت چکە هەمیشە تۆ کە ئیشێکی جوانت کرد و کە سەرکەوتوو بووی بە تایبەتی زۆر کەس هەڵی ئەوە بۆ ڕوخێنێت یا ڕەخنە و لێ بگرێت یا بڵێ ئافرەت چۆنە بێ ئەمە بکە ئافرەتی کورد نابێ ئەمە بکە بەڵام تۆ نابێوانە تەسیرت تێکا و منیش یەکێکم لەوانەیە کە هەمیشە هەوڵم ماوە لە هەج بوارێکە کە هیوایەتی خۆم بوو بێ حەزم پێکرد بێ گوێم بەوانە نەیاوە کە قسەیان کردووە زیاترینی ئەو کەسانێک کە هەوڵیان بتڕوخێنن و بربەز بێن نەستەڕێت هەستەکەی پیاون یا ژنن واللهی لە هەردوو ڕەگەستایەتی بەس بگرە ژن زیاتر چونکە ئێستا چییە بۆ جۆرێ واللهی ئێستا من بڵین بۆ نمونە ڕاستە لە پیاوەکانیشم پێم وتی لە هەردوو ڕەگەزە هەیە بەڵام ئێستا ئافرەتەکانیسا ئافرەتی لەوانێ بۆ خۆی لە ژوورەوە بێلانێ خۆی و ئازادینە بێلانێ خۆی نەتوانێ ئەگەر هیوایەتێکی هەبێت بێت وەکو ئێمە ینی لە هەج بوارێکا بێت بێ بەشداری بکات سیرەکەی دانی شەڕەخنە لە تۆ ئەگرێ ینی بۆ نمونە تۆ چۆن ئەواکەی تۆ چۆن ئەماکەی ئەدەی منیش هەست ناکەمەعی لەگەڵ پیاوە فەرقم چییە مهم ئەوەیە تۆ سنوور ینی ئینسان هەج ئیشێک ئەکا
لە ڕێی سنوورا بێ ئەجیناقی چێکە با من شیعر بنووسم با من ئەکتەر بم با من گۆرانی بێژ بم با من هەچ ئیشێ بکەم مهم ئەوەیە بزانم کە تەقالید و عاداتی خۆم بپارێزم و تەواو ئەجیناقی چێکە فەرقی ژن و پیا و چییە بەڵام کە ئەو کەسانە بڵین بۆ نمونە خۆی لەوانەیە نەتوانێت جا هەمیشە قسەیەکەیەڵێ ئەوانەی کە پێت ناگەنەوە و ناتوانن پێشێکەون و لە دواتەوەن هەر ئەوانش باس دەکەن و ئەیانێ بۆ ڕوخێنن بەس تۆ نابێ ئاوڕیان بۆ بیتەوە نەک هەر ئافرەتان پیاوانیش هەنێکیان بەو جۆرە بیرەکەنەوە بەڵام هیوادارم ئەوە لە ناومانە نەمێنێت هەر کەسێک سەرکەوتو ئەبێت یاخود لە بوارێکە حەزەکە کار بکات دەرفەت هەیە بۆ هەمووان بە بیش بکەن پێویست ناکات ئەو بخەیت بۆی خۆت سەرکەی بڕۆ تۆش لە بارەکەی خۆتا کار بکە ناڵم لە هەموو شوێنێکا جێ ئەبێتەوانە پێویستە منیش ئیش بکەم تۆش ئیش بکەی ئەویش ئیش بکات هەمومان سەرکەوتو بین بەڵام ئێمە بە یەکگرتووی سەرکەوتوترین لەوەی کە بمانێ بەس خۆمانیەکەم بین باشە فێنەکان باس ئەوم بکەم زیاتر لەگەڵ کاری نواندنە مرتاحیت یاخود شار نووسین وەڵاهی من وەکو شعر نووسین سەرەتا زۆر مناڵ بووم لە شەشی ابتیداییەوە بووم یعنی مناڵ بووم هێشتا کە حەزم بە نووسینە کرد زۆریش ئەم خوێنەوە زیاتریش شاعیرە کۆنەکان زۆر یعنی من ئێستش لە گۆرانی و ئاوازەکانە و لە شاعیرەکانە هەر کۆنەکانم زیاتر حەز لێ زۆر لەگەڵم تازانەیە هەم بە زۆر بەکەمی ئەیتر لە هەشتەوە دەستم کرد بە نووسین زۆریش یعنی مرتاحم پێی و هەمیشش یعنی کە دائنیشم دەزەکەم بە نووسین ینی حەزەکەم بە تەنیاش بم چکە زۆر مرتاحم بە نووسینەکە بە زۆک و ئەکتەریەکەش سپاس بۆ خوا چکە هەم ستافەکە هەم ئەندامەکان ئەو ئەکتەرانەی کە لەگەڵ یانە چواردەورەکەم ینی مرتاحم لەگەڵ یانە یعنی سپاس بۆ خوامی کەسی بەڕێزن کەسی باشن بە ئەزمونن هەنێکیان زۆر دەمێک کە بڵێنە دراما و شانۆگەرەکانە بەشدارە هەمێکیشان تازەیە بەس لەگەڵ یانە مرتاحم سپاس بۆخوا بەس شعر و هەنراوان نووسی یاخود ڕۆمان و چیرۆکی شت نووسی وەڵاهی من زیاتر شعری حوڕە نووسم و ئیتر زیاتریش شعرەکانم لەسەر ئەوینە تەواو ئێمە ئێستا کەوتینەتە سەردەمێکە و لەوانەیە عشق و خۆشەویستیان زۆر قێزەون کردبێ زۆر کاڵ کردبێتەوە وەلەو خۆی خۆشەویستیە عشق شتێکی ئەمەنە پیرۆز و جوانە ناتوانیت هیچ لکەداریکی بەڵام سەر لەم سەردەمەیە بەداخەوە کە کەس ناتوانێت ئەو پلە بەرزێکە بە خۆشەویستی و عشقە بیدا ینی ئەیانێ ناشرینی کەنی لە ڕێی خۆشەویستیوانێ دڵ زۆرەشکێنن یعنی شتی زۆر ناخۆشە بینیت بەڵام من بەردەوام لەسەر جوانی عشق نووسیمە نەک لەسەر وێرانی کردنی خۆت زەواج کردووە؟ بەڵێ زەواجم کردو بەس لە ئێستا جابوومەتەوە کۆتوبی باشە ئەمە ئەوە بپرسم ئەگەر بێت و اختیارەکە بەنە لە بینی کاری نواندن و شاعرەکەدا کامان هەڵە بژێری واللهی بڵێم چیە سەر لەگەڵ هەردووکی ڕاهاتوم و هەردووکیم خۆشەوێ بەڵام زیاتر نووسینەکەم چکە زۆر دەمێکە لەگەڵمە ئەنی لە هەشتەوە من لەگەڵ نووسینا بەردەوام و بەردەوامی ژۆک و ڕەفیقێک ینی هەمیشە کە بە تەنیا بم ئەوەی کە یارمەتیمە و ئەوەی کە لە دڵمە ئەمێ لەگەڵی بدوێم و بۆی باسکەم هەر خامە و قەڵەمەکەی خۆمان بێگومان ینی دەروون ئارامە کاتەوە کاتێکە بێگومان دانیشی ئەوەی لە مەشکتە و لە دڵتە ئەینووسی لەوانەیە کەسێکی بەرامبەرەوە لە هەموو بێگومان لەوانەیە ئێستا تۆ لەم سەردەمایە لەوانێت تۆ کەسێک شک نەبێ یعنی دانیشی ئەوەی لە دڵتە هەمووی پێ بڵێ بەڵام تۆ توانی هەر هەمووی بکەی بە هۆندراوەیەک بە نووسینێکی جوان و ئیتر ئەگەر لە دوای خۆشمان بێت ئەمێنێتوانێ و هەوڵت داوە لە شارەکاندا زیاتر لە کێ بچی لە شاعیرە گەورەکانی خۆمان هەڵداوە ڕچکەی ئەوان بگریتە بەر یاخود شێوازێکی خۆری خۆتە هەیە وەڵاهی من پێم وتی وتم وەکو کە کتێبم خوێن بێتەوانێ و کە زۆر معجیبیان ببووم هەر شاعیرە کۆنەکانە بەس من وەکو هەر کەسە لەباری شتێکەوە ئەنووسێ باشە وەلەو ئەوان زۆر باسی بە جوانی وەسفی ئافرەتیان کردو وەسفی ژیانیان کردو وەسفی خۆشەویستیان کردو بەس من حەزەکەم وەکو خودی خۆم فێنک کە بنووسم چکە حەز ناکەم لاساییکردنەوەی تیاابێ باشە فێنخانەتوانین ئێستا گوێمان لە پارچە شارێک بێت وەڵاهی بەسەر چاوجاگەر لە خزمەتتانم خزمان لە ئێمە خۆش بێ وتم تا تۆ مانگی من بی نامەوێ ئەستێرە و مانگێکی کا گەر تۆ شعلەی چرای شەوانم بی
دادەنیشم لە خەڵوەتە نامەوێ ئەوینێکی کە هەناسە و باوەشی تۆ ماڵی من بێ بۆچی مەبژیم لە زەویەکی کە تۆ یەکجارێک خوڵقاوی تو لە ناو دڵی منە وەکو گوڵێت چرۆت کردووە هەرگیزە و هەرگیز نامەوێ ژیان لەگەڵ دڵێکی کە دەستەکان خۆش بێ وەکووتت زۆر عەشق و خۆشەویستی تایە بڵێ زۆر باشە پێم وا بێوتە من کاری چنی نوشتەکەی کاری دەستیژەکەم تقریبەن ئەگەر بڵێم ئەوە شەرەگەڕێتەوە بۆ مناڵیم خولێ خەیاتیم هەبووە بەڵام ئێستا تقریبەن 10 ساڵی ژەبێ بڵێ من کاری دەستیەکەم ئیتر بابەتی جلی کوردی و کۆڵوانە و کڵاو و ئیکسوارات و ئەمانش دروستەکەم بۆ بژێوی ژیانی خۆت ئەو بەکارێنی هەم ینی بەشداری پێشانگاکانەکەم و حەزەکەم یعنی لەو بوارەشە هەر ئیشێک بکەم و هەم بۆ بژێوی ژیانیشە بێگومان هیچ کارێکی ترەکەیت لەگەڵ ئەواندا نەوەڵڵا بەخۆبەخشی بڵێ بەخۆبەخشی من لە زۆر شوێن ینی من کاری خێرخوازی زۆر ئەەکەم و لەگەڵم ستافەشە کە هەر بڵین ئەم فلیمانەیە مە شەر خۆبەخشە و بۆ کاری دەستیش من سەر بە سندیکای ڕستن و چنینم لەوێ شەر خۆبەخش 10 ساڵە کارەکەم عین تقریبا بڵێم لە 7 ساڵیمەوە من لە زۆر شوێن خۆبەخش کارم کردو بە زۆکو موچێ حکومەت نەوەڵڵا بەزی تر ئەم ئیشانی خۆم کایکەم هەم بۆ بێتاقەتی و بۆ خولیاکانی خۆمە و هەم بۆ بژێوی ژیانیشە هەر سەرکەوتوبی ئەو جلە جوانانی بەری خۆت چنیوتە بەڵێ ئێستا هێلەکە کاری دەستی خۆم تۆ بە شێوازێکی زۆر جوان و کوردەواریانە هاتووی پێشتر ئەم شەو درەنگ پێیانوتم بۆ تۆ کاتەکەی ئەوە نەبوو پەیوەندی پێوەکەم کاتێکە میوانەکان دەم پەیوەندیان پێوەکەم جلی کوردی لەبەرەکەی با منیش بیکەم بەڵام لەگەڵ تۆ ئەو تەنسیقەمان نەبوو بەداخەوە وەڵڵی تر من لە خزمەت تامەچ کاتێک کاتی من دوکانی خۆشم هەیە و شوێنی خۆم ئەیتر حەزت هەچ کاتێک کرد من شتەکانم زیاتر حەزم بە جلی کوردیە چکە بەڕاستی لێ ئێستاە لە هەردوو ڕەگەز جلی کوردی زۆر بەداخەوە کەم بۆ تەوانێ ئەجا ئێمە کوردین چۆن ئەو وڵاتانە یعنی شتێکی خۆیان کللتورێکی خوانێ ئێمە جلە کوردیەکەمانە من زۆر حەزەکەم و چی بەرنامەی تەلەڤیزۆنیش چ بم هەر بە جلی کوردیەوە چوو دەستەکانە خۆش بێ من لە دەورەیەکی ڕاگەیاندن لەگەڵ چەند ئافرەتێکی منتیقەی سۆران تەعاڕفمان کە پەیوەندیمان کرد بەیەکەوە ئەوان ئەڵێن بۆ خەویش تەنانەت جلی کوردی لە بەرمانایە ئیشی ماڵ نانکردن لە گوندەکانیانە مەڕدۆشین هەمووی بە جلی کوردیەوەکان ئەمە سەخت نییە بۆتان هەنوو نا ئەسڵەن زۆر ئاسایە یان ئێمە ناتوانین بە جلی ئاساییەوە بین بە مەسەڵەن جلی ماڵەوە تراکسودا خانمان مەکسی بە هاوینانە لەبەرەکە یان ئێمە ئەوانە ناتوانین ئیلان جلی کوردی شێوازێکی زۆر جوانە ینی هیوادارم کەوە ڕۆژێک بێت جلی فەرمی فەرمانگەکان جلی کوردی بێ وەڵامی ژە خۆزگەیە خوازم چکە من خۆم سەفەرم کردووە زۆر ئێستا بۆ گوندەکانی تورکیا چوم یا بۆ ڕۆژهەڵات چوم بۆ ئێران شارە کوردەکانی ئەو ئافرەتانە بینی بە جلی کوردیەوە دەسماڵ پشتێن عنی زۆر شتێکی جوانە یا هەمان منتیقەی سۆران یا زاخۆ دووە عنی سەیرەکەی بەس بۆ کاتی خەوەکە عنی ئێمە بە جلی کوردیەوە عنی ئافرەت جوانیەکی تری هەیە ڕەونەقێکی تر ئەیە بەڵام ئیتر ئێستا وای لێ هاتووە منەڵێم کاچینە عندە فەرمانگەکانیا لە مەکتەب و لە دەوایرەکانە سیرەکەی ژن و پیا هەمووی تیشێرتێک و پانتۆڵەکە بگرە جاریوە گەل لە پشتەوە سریانەکەی مەگە بە قژیا هات جیاوازیەکە بڵێ ئەمە ڕەگەزی نێرە ئەمە ڕەگەزی مێ بەس بەجلی من لە لای من جلی کوردی زۆر جوانە و بە دڵیش ئیشی تیا ئەەکەم یعنی لە کڵاوە لە کۆڵوانەیە لە ئەکسواراتە لە پشتێنە تەنانەت لەم هێلەکانەیە ئێستا من هێلەکم لە بە تایبەتی خەڵکیە بۆ سەیری و چەند مقابلەی تەلەڤیزۆنیشم بۆ ئیشەکانی خۆم بە تایبەتی بۆ NRT2 و بۆ کورسات بەیانی باش بردوومە لەگەڵ خۆمانی زۆر معجیبی ئیشەکانیشم بوون و بگرە زیاتر ناسراوم و زیاتریش مشتری عنی ئێستا ڕووە کاتە دوکانەکەم باشە بۆ سوودوەرگرتن لە کاری چنینەکانت زیاتر سوود لە چی وەرەگریت لە ئێستا لە یوتیوب زۆر کاری فێرکاری هەیە بۆ ئەو شتانە خۆت فکرت بۆ دێت یاخود لەوانش سوود وەرەگرین وەڵاهی هەم خۆم فکرەشم بۆیەت من چکەوەکو پێم وتی زۆر دەمێکە عنی هەرکە
بڵین خەیاتیەکەم ئەکرد لەگەڵ ئەوەشە یعنی خۆم فێر کرد چکە تۆ ئێمە ئەو بابەتانی کە بەکاری ئێنین وەکو پولەکە و مور و زەنگیانە و کریستاڵەکان و زنجیر و زۆر بەهێ ئەو ئەڵقانەی کە بڵین ئیتر ئەم شتانی پێ دروست ئەەکەین و لە یوتیوبی شەو بڵێ ئەو فێرکاریانەی تایە تەوانێستا تۆ هەت شتێکێ بوێ هەم ئەو یارمەتی دەیە و هەم خۆش فکری جوانی تۆ کەشتوانی ئیزافەی بۆ بکەیت بەڵێ بێگشتی باشی لێ دەرچێت بێگومان فێنەخان بگەڕێنەوە سەرکاری نواندنەکەت لە چەند کارت کردووە کورسە فیلمە والله من تقریبا لە 3 دانەیە لەگەڵ ئەم ستافە جوانە بەشداریم کردووە وەکو فلیمی قەیران وەکو فلیمی بەزمی جەژن کە بۆ ئەم جەژنە ینی تر بڵین تەوامان کرد باشە ئەرۆڵە وەکو فلیمێکی تریش ئەمە چوین لە کانێسکان کە سەر بە سیسا قوشارە زورە ئەوەش باسی یوسفێک بوو کە باسی سەدە و نیوێک لەمەوبەر ئەکات کە ئەو سەردەمە چۆن ینی خەڵک ژیاوە و چۆن ینی گەنجەکانمان چۆن پیا و سالاری تر باسی ئەو بابەتانەی کۆن کراوەتیە لەەوە شا بەڵێ بەشداریم کرد. زیاترینە و کارانەی ئەو ڕۆڵانەی کەواتۆ بەرجەستەت کردووە ڕۆڵی چی بووە؟ چۆن ئافرەتێک بووە؟ وەڵڵاهی زیاتر ئافرەتێک بۆ زەواجی کردووە یا بڵێ ماڵ و مناڵم هەبووە ئێستا لە قەیرانە کەسێک بووین کە بڵێن زەواجم کردبوو لە ئەمەی بەزمی جەژنا دەوری پورم بینی کە سەردانی خوشکە گەورەمەکەم و خوشکەکەم هەر خەریکی گلەی کردن و ئەم شتانەیە و لەو تەمسیلەی تریشە خانوویەکی قوڕم هەبوو طبعاً جلو بەرگەکانمان و سەر و کڵاو من باسی ئەو سەردەمەی کە سەدەونیە لە مۆبەرەکە باسی ئافرەتێکم کرد کە بەتەنیا لە خانوویەکی قوڕە ئەژیم یوسفێکم هەبووە لە دەستم ماوە و دوای فترێکی زۆر زۆر ئەڵەن تۆ یوسفەکە و ڕۆی بە لە دوای ئەو یوسفە سەدەهان یوسف هاتەوە جێگەی و ئەیتر یەتۆ ناو دێکە و ئیتر لە خۆشیە ئاوی بە دوایە هەڵەین و طبعاً زۆر زۆر گەڕین هێتا ئەو شتانەمان دەستکەوت لەو تەمسیلیا بەکارمانێنا چونکە شتەکان هەمووی فۆلکلۆر بوو هەمووی کۆن بوو بە زۆری لە مۆزەخانەکانە دەستمان کە وەکو پارەی کۆن وەکو جلی کۆن وەکو سەر و کڵاوی کۆن چکە باسی زۆر ئەو کاتانە من نەک بڵم باوکم با پیرم مەگەر ئەو سەردەمە بوو بێت بەڵ وەکو ڕۆڵگێڕان ئافرەتان پێ دوایە ئەو سەردەمانێک پێش ئێستا 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ پێش ئێستا ڕۆڵی ئافرەتەکان قورستر بوو بێت بۆیان لە ئێستا ئاسانکاری باشتریان بۆ کراوە بێگومان دەوریان قورس بوو ئێستا ئەو کاتە کە بڵین بەدیعەتار تاشە بۆ دایکی ئاریان هەبووە چەنەها ئافرەتی تر هەبووان پەروین خانەکە ئێستاش لە ئازال هەر بەردەوامە یعنی ئەرۆڵە یعنی کە بەشداری فلیمێکیانە کرد یاوەکو دەرەکەوتن ڕەخنەیان زۆرە هاتە سەر زۆر بە زەحمەت ئەهاتن زۆر زۆر یعنی ئەو کاتە ئافرەت نا بەس ئێستا باشە سوپاس بۆ خوانی هەم یارمەتیانەی لێ پشگیریانە کرێ ئیتر ئەوەش خۆشە بۆ ئێمە قەیچێکە ئەنی من وتومە من لە ئافرەت لەگەڵ پیاوە هیچ جیاوازێکی تیان نابینم قەیچێکە بەس مهم ئەوەیە تۆ دەورێک ببینێ سا من زۆر فلیم هەیە سەیریەکەم من خۆم ڕەخنەیتی ئاگرم من ئەگەر لە چەنەها درامایە بەشداری بکەم ئەگەر ڕۆڵێکی خراپم بنێ ناتوانم بیبینم یان ڕۆڵی بڵین لە جلو بەرگە یا بەعزە ڕۆڵێکی لاانێم پێم خۆش نەبێ ناجایز بێ حەزم پێینێ و دەورە بشمەنێ ناتوانم ئەو دەورە بەرجەستەکەم بەڵام مەجینە بەلامۆ زۆر زۆر ئاسایی و بەڵێ ئێستا ئێمە ئاسانکاریمان بۆ کراوە لە چاو ئەو ئافرەتانەی کە زوو یعنی سەردەمێ بوو ئافرەت نەبوو بەشداری دراماکان کە پیا و ڕۆڵی ئافرەتی نەیان توانیوە بێنە دەرە و ئەوانیشان بەشانی پیاوەکان بەشداری بکەن باشە من پرسیارێکمێ لە میوانی پێشووتریش ئەو پرسیارم کردووە بۆچی زیاتر هەوڵەیان ڕۆڵی ئافرەت لە دراما کۆمیدیەکانە ڕۆڵی ئافرەتێکی شەڕانگێز بێن تێنەگەشتوو بێ بە هیچ ڕازی نەبوو بێ بۆ هەوڵیان ناوە ڕۆڵی ئەو ئافرەتی کا بۆ کۆمیدی دەرئەکەوێت ڕۆڵێکی تری بەنێوێنە ڕاستەقینەکەی ئافرەت پیشان بن بەوەی کە ئافرەتیش لەسەر پێی خۆی ئەوەستێ تێگەشتووە تاوەکەری پیاوە و جیهان بێ ئەو ناتەواوە ئەو قسەی تۆ زۆر جوانە خۆزگە لە هەموو شوێنێکە کام ڕۆڵی جوانە کام ڕۆڵی ناسکە ئەویان بەیان بە ئافرەت چونکە لە بەرەوەی ئافرەت خۆی بوونەوەرێکە
منەڵەم نیوەی کۆمەڵە و نیوەکەی تریشی هەر چونکە تۆ سیرەکەی عنی هیچ شتێک بێ ئافرەت ناکرێ پیاوێک بێنە گەرستا لە فلیمێکە بەشداری بێ بێ ئافرەت ناتوانێ لە ماڵێکە دانیشە بێ ئافرەت ناتوانێت لە هیچ شوێنێکە یعنی بەبێ ئافرەت ژیان ناگوزارێ لەبەرەوەی کە تۆ تەواوکەری ژیانی تۆ ئافرەت بوو و ئافرەتیش هەمیشە یعنی کەسێکی ناسکە کەسێکی عاتفیە کەسێکە کە جوانەکانی ژیان لەوەیە تۆ ناتوانانی بێ ئەو بژیت بەڵام کە دەوری شێتێک دەوری کەسێکە هیچ نازانێت دەوری کەسێکەش هەمیشە خەریکی فیتنەی و دولەر تۆزەمکردن و شەڕ و ماڵ تێکگان و من حەز ناکەم ئەو دەوری بنێ من حەزەکەم کام دەوری جوانە بیان بە ئافرەت چکە ئافرەت یعنی لە پلۆپایەکایە خۆی خی گەورەش ئافرەتی ئەوە بە جوانی و نازداری پەروەەردە کردووە گوناح شتی خراپی بەرامبەر بێکمان ملو هیوایە هەم دەرهێنەرەکان هەم ئافرەتە ڕاگەیانکارەکان و ئەوانی کەوان واندنەکەن خۆیان ئەو ڕۆڵانە وەرنەگرن ئەو ڕۆڵانە وەرنەگرن پێویستە ڕیفۆرمێکی دراماکان مام کرێتەوانێ و ڕۆڵی ئافرەت دوێنەی ئەو ئافرەتانە بکەن کە حەقیقی لەناو کۆمەڵگەیە هەیە و وێنەی ئافرەت پیشان بن نەک وێنەیەکی شەڕانگێز و ئەمانە زۆر خۆشحاڵم ئەمڕۆ فێنەکان لەگەڵ مابووی زۆر سوپاس بۆ تۆ زۆر هیوای سەرکەوتنە بۆ خوازم و زۆر بەمانای کەلیمە دەستڕەنگینی لە کۆتاییە هیچ شتێکت هەیە بڵێیت وەڵی من دەستخۆشی لە ئێواکەم ئیشەڵایەوە شەر سەرکەوتوو بن هەر بەرەو پێشەوە بڕۆن زۆر سوپاسانەکەم کە ئەرکتان کێشە و من لێرەوە چاوی هەموو هاوڕەکانیش ماجەکەم و هەموو ئەستافی ئەم بەرنمەیە و ئەم ئەکتەرە جوانانەی کە لەو ستافەیە لەگەڵمان هیوادارم هەر ئاوا یەکدڵ و یەکدەست ڕاستە هەموو خۆبەخش ئیشەکەین بەس هەر یەکدڵ و یەکدەست هەوڵ بین بۆ باشتر و باشتر ینی درامای وامان ببێ فلیمی وامان ببێت بەس بە شەرتێ کوردی پێوە دیار بێ و کوردایەتی پێوە دیار بێ و یعنی کە سەیری فلیمێکمانەکەن لە فلیمی ئەوروپی نەچێ حەزەکەم یعنی کوردایەتی خۆمانی پێوە دیار بێ بێگومان من داوای سەرکەوتن بۆ هەر هەمویانەکەم لێرە سوپاسی ئێواکەم و من لێرەوە چاوی دایکم ماچەکەم لەبەری من ئەوانەی کە پاڵپشتی من بوون هەمیشە یەکەم دایکمە دووەم تاقانە کچەکەمە و بە قوربان زۆر سپاس مەمنونم و هاوڕێ دڵسۆزەکانیشم بەڕاستی هاوڕێی دڵسۆزیشم زۆرەکە هەمیشە پشگیری مەکەم هەر بۆ منووسین هەم بۆ ئەکتەریش کە بەردەوام بم لێرەوە زۆر سپاسیانەکەم زۆر سپاسی ئێوەژەکەم دووبارە ئەرکتان کێشە بێگومان زۆر زۆر گرنگە ئافرەتێک کەسێکی لە پشت بێ ئیتر باوکێتی بە تایبەتی خێزانەکەی باوکێتی برایەتی دایکێتی من چای دایکە ماچەکەم هیوادارم خوابۆتی بهێڵە هەمیشە لە پشتت بێ و هەروە کچە جوانەکەشت خوابەت بهێڵێ وەکو خۆت سەرکەوتوو بێ دەست خۆش بێ بە خێر بێت و زۆر سپاسی بینەرانیش مەکەم کە تا ئێستا لەگەڵمان هیوادارم سوودی هەبوو بێت و زانیاریەکمان گەیاند بێت زۆر سپاس و کاتێکی خۆش.